بەناوی خدای گەورە و میهرەبان وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە حکوومەتی هەرێمی کوردستان بە خێراتنی گەرمی برای بەڕێزم دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی و برای بەڕێزم مامۆستا عەبدوڵڵا سەرۆکی یەکێتی زانایان و وەفدی یاوەری دەکەین ئەوڕۆ پێکەوە هەمومان لێرە کۆبووینەوە بۆ ئەوەی هەندێک باسی بابەتی مزگەوتەکان و ئەو بارە تەندروستیانە بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. سەرەتا من دەمەوێ زۆر سپاسی مامۆستایانی ئاینی هەرێمی کوردستان بکەم و سپاسی ئەو نوێژکارانە بکەم کە دەچونە مزگەوتەکان لە ماوەی ڕابردوو کە ئەو بارە نەخوازراوە ڕووی لە دنیا و ڕووی لە هەرێمی کوردستانیش کرد. دەتوانم بڵێم مامۆستایان و مزگەوتەکانی ئێمە مولتەزمترین شوێن بوونە مولتەزمترین کەس بوونە بە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر هەر بڕیارێک دەرچووبی لە هەر شوێنێکەوە لەوانەیە نسبەی جێبەجێکردنی 1970 بووە، بەڵام بەنسبەت مزگەوتەکان و بەنسبەت مامۆستای بەڕێزەکانی ئێمە زیاتر لە 99 لە سەتی بووە. ئەوەش ئەو ئیلتیزامەی هەموو لایەکمان پێکەوە و ئەو بەرنامە جوانانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆپارێزی بۆ سەبەبی ئەوەی کە کوردستان ئەلحەمدوللا بە کەمترین خەسارەت لێی دەربچیتن و ئێستاش تەبیعی ئەو مەترسیە لە هەموو جیهان و لە هەرێمی کوردستانیش ماوە. بەڵام من دەمەوێت ئەوە تەکید کەمەوە کە لەوانەیە زۆر لە خەڵک وا تێگەیشتی بیتن کە ئەو بەیانەی دوێنێ ئەنجومەنی وەزیران سەرڕای دەستخۆشی لە مامۆستایان و لە خەڵکی نوێژکەر وا تێگەیشتیە کە ئیدی مزگەوت دادەخرێت لە مانجی ڕەمەزان ناکرێتەوە. ئێستا کاکتۆر سامان وەکو وەزیری تەندروستی ئەوەمان بۆ ڕۆن دەکاتەوە کە تەقیمی خۆیان لە ڕووی تەندروستیەوە چۆنە، بەڵام دڵنیای مامۆستایانی خۆشەویست و هەموو خەڵکیش دەکەینەوە کە هەر کاتێک هەست بکرێت کە خوتوڕەت نەماوە مزگەوتەکان پێشی قوتابخانە و زانکۆکان و لەوانەیە پێشی دەوامی ڕسمی دەوائیرەکان بکرێتەوە. دڵنیای ئەویان دەکەینەوە کە ئێمە زۆر لەوان خەمبارترین دڵتەنگترین پێمان ناخۆشە کە دەرگای مزگەوتەکان داخراوە، بەڵام خوای گەورە وای کرد و هیمەتی هەموو لایەک بەرنامەکانی حکوومەت وای کرد کە کەمترین زەرەر و زیان بەر هەرێمی کوردستان بکەوێتن. بە دڵنیاییەوە باری قورسی ڕەوشی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ڕاستە بەشێکی یەکجار زۆری لەسەر وەزارەت تەندروستی تیمەکانی پزیشکی هەموو پزیشکانی بەڕێز و کارمەندانی خۆشەویستە بە دڵنیاییەوە، بەڵام بارێکی قورسی لەسەر هەموو هاوڵاتیان دروست کردووە و ئێمە ئێستا لێرە لەگەڵ مامۆستایانی ئاینی هەڵسەنگانمان کرد چەند قورسە لەسەر مامۆستایانی ئاینی لەسەر هاوڵاتیان بەگشتی لەسەر کاسبکاران لەسەر داوام دەستگا و لەسەر هەمووشیان لەسەر حکوومەتیش دەبینن کە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی کۆرۆناوە تووشی قەیرانێکی یەکجار سەختی دارایی و ئابووری بووە و تەسیری لەسەر داهاتە بووە و ئەم قەیرانە هەموو جیانی گرتوتەوە. ئەم قەیرانە لە ڕاوەستانی جم و جۆڵی بازرگانی و داهاتەکانەوە دروست بووە. بە دڵنیاییەوە ئێمە وەک وەزارەتی تەندروستی زۆر نیگەرانین بۆ دواکەوتنی موچە و هەردەم داوامان کردووە تەنانەت لە ڕێزبەندی وەزارەتی داراییش بۆ پێدانی موچەی وەزارەتی تەندروستی لە کاتی ئێستادا بە یەکەمین موچە دەست پێ بکاتەوە. دیارە کێشەی داراییش و وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەغدا بووە و بەڕێستان ئاگادارن کە ڕەوشی ئابووری و دارایی و شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا سەرقاڵی ئەوەن کە ئینشاءالله بە زووترین کات موچەکە بگات و موچەش بە دڵنیاییەوە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی مانجی ڕابردوو لە بەرچاو دەگرێت بۆ پێدانی لە ڕیزی یەکەمی وەزارەتەکان.